وەفدێکی یەکێتی هاوردە و نانکارانی هەرێمی کوردستان کە لە مانگی 5 سەردانی وڵاتی ئەرمینیا ئەکات ئەمەش دەورێکی کاریگەری تایبەتی خۆی ئەبێ بۆ ئەوەی کەوا ئێمە هەوڵ بین ئەو کاڵایانەی کەوا لە ئەرمینیا هەیە و کە ئەبینین زۆرترین کارخانەی استراتیژیان هەیە لە هەموو بوارێکدا بە تایبەتی لە بواری خواردەمەنی و لە بواری نەسیج و لە بواری بینا و ئینشاءات ئێمە ئەمانەوێت لەگەڵ یانا پەیوەندیشی باش ببەستین وەکە ئێستا بینین لە ئۆکرانیا و رووسیا ئاڵۆزیەک هەیە ئێمە ئەمانەوێت لە ئەرمینیا بتوانین جێگرەوەی ئۆکرانیا لەو خواردەمەنی و لەو بینا و ئینشاءات و لەو پێویستیانە بگەێنین هەرێمی کوردستان. Կապեր հաստատել ուրեմն Իրաքյան Քուրդիստանի արտանողների եւ ներդրողների միության հետ سەردانەکەمان بۆ بەهێزکردنی پەیوەندیەکانە لەگەڵ یەکێتی هاوردە و ناردنکارانی کوردستان قەبارەی ئاڵوگۆڕی بازرگانیمان لەگەڵ هەرێمی کوردستان لە ساڵی 2021دا 190 ملیۆن دۆلار بووە لەگەڵ 10 ملیۆن دۆلار لەگەڵ عێراق ئامانجمان پەرەپێدانی پەیوەندیە بازرگانیەکانمانە. التجارة بين أرمينيا وإقليم كردستان في السنة الماضية شكلت 190 مليون